لە بەرزایی لووتکەی نور لە شاری مەکەی پیرۆزی وڵاتی سعودیا ئەشکەوتێکی بچووک هەیە کەوای بۆ دەچن جێگەی سەرهەڵدانی ئیسلام ببێت. سەرکەوتن بەسەر ئەم چیادا زۆر ماندوود دەکات. ئەمەش لەبەرەوەیە کە بەرزەکەی نزیکەی 600 مترە لە ئاستی ڕووی دەریاوە. مسلمانەکان باوەڕیان وایە پێغەمبەر محەممەد زۆربەی کات سەردانی ئەو شوێنەی کردووە. ئەوە باس ناکرێت. ئەوە زۆر جێگای دڵخۆشیە کە دەبینین ئەو کاریگەریە بەهێزەی بەسەر جیهاندا هەبووە، بەڵام لێرە لەم شوێنەدا هەموو شتێک دەستی پێکرد. ئەوە شتێکی جێگای ڕێزە، تۆ دەزانی کە تەنانەت ناتوانانی لێرە ڕابوەستی. حەجکردن ساڵانە بۆ شاری مەکەی پیرۆز ئەنجام دەدرێت. ئەمەش وەک ئەرکێکی موسڵمانان کە بەلایەنی کەم پێویستە یەک جار لە ژیانیدا ئەنجامی بدات. هەڵگەڕان بە سەرچیای نوردا بۆ گەیشتن بە ئەشکەوتی حەڕا بەشێکی فەرمی نییە لەم نەریتە. بەڵام بۆ ئەوانەی باوەڕیان وایە ئەمە گەشتێکە بەناو ئەو کاتانەی کە سەرەتای دروستبوونی ئاینی ئیسلامە. تۆ هەست بەوە دەکەی کە ئەوە هەڵگەڕانێکە پێغەمبەر بە بەردەوامی کردوویەتی لەگەڵ خەدیجەی خێزانی. ئەوە زۆر دڵخۆشکەرە کە بە درێژایی تەمەنیان ئەو گەشتیان کردووە. ئەوە زیاتر هانت دەدات و توانایت پێدەبەخشێت کە بگەیت بە لووتکەی چیاکە. ڕێڕۆشنەکە نزیکەی 40 خولەک گیان زیاتر دەخایەنێت. و زۆربەی ئەو کەسانەی کە ڕێ دەکەن بۆ بەرزایی چیاکە جلوبەرگی تایبەت بۆ ئەو مەبەستیان نەپۆشیوە. لەو دەمەی پلەی گەرمی مەکەی پیرۆز ئەو هەفتەیە گەیشتۆتە نزیکەی 42 پلەی سەدی. لە ڕاستی داوە گەشتێکی سەختە کەواتە بێگومان پێویستە ئاگاداری پلەی گەرما بیت. ئێمە لە بەرەبەیانی ئەمڕۆ گەشتەکەمان دەست پێ کرد بۆ ئەوەی دڵنیابین و خۆمان بە دوور بگرین لە بەرزبوونەوەی پلەی گەرما. لێرەوە ڕێگەیەکی گونجاو هەیە، بەڵام بێگومان پێویستە وریای شوێن پێکان بین بۆ ئەوەی خۆمان بە دوور بگرین لە خلیسکان و کەوتن. ئەوانەی توانای تەواویان هەیە بۆ گەیشتن بە لووتکەی چیاکە هیچ پاداشتێک بۆ ئەوان لە گەیشتن بەو لووتکەیە دڵخۆشکەرتر نییە. کارێکی زۆر جوانە لە ڕاستیدا کاتێک پێغەمبەر لەو کەش و بارودۆخەدا ئەو گەشتەی ئەنجامداوە. ئەگەر بیر لەوە دەکەیتەوە هیچ پەیژەیەک و هیچ شتێک نەبێت، پێغەمبەر چۆن توانی ئەو هەموو ڕێگەیە ببرێت لە مەکەوە بۆ ئێرە؟ هەز بە دڵپڕی دەکەم، لە ڕاستیدا ناتوانم هیچ شتێک بڵێم، بمبورە. مسلمانەکان بڕوایان وایە لەو ئەشکەوتەدا و لەسەر چیای نور فریشتە جوبرائیل سەردانی پێغەمبەری کردەوە و هەر لەو کاتەوە دەرکەوتنی قورئان دەستی پێکردووە. حەجکردنی ئەم ساڵی مسلمانان بەردەوام دەبێت تاکو ئێوارەی ڕۆژی هەینی 24 ئەم مانگە کەوا چاوەڕوان دەکرێت زیاتر لە 2 ملیۆن حاجی ئامادە بن.